بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دوای زیاتر لە 2 مانگ لە دەستپێکردنەوەی وەرزی یاسادانان بەهۆی ململانەی نێوان پارتی و کەمایەتیەکان و لایەنەکانی تر پەرلەمانی کوردستان نەیتوانیوە هیچ کۆبوونەوەیەک ئەنجام بدات. گرنگترین ئەو هۆکارانەی کابوونەتە هۆکاری پەکخستنی پەرلەمانی کوردستان و لە یەکتر ترازانی لایەنەکان پرسی کاراکردنەوەی کۆمیسیۆن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانە. پەرلەمان بۆ بەشێشی خەڵک کۆ نەبێتەوە بۆ باسی معانەتی خەڵک نەکرێ. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش لە پەرلەمانی کوردستان دەڵێت بە هیچ جۆرێک ناچینە ژێرباری یاسایەکی هەڵبژاردن کە ڕێخۆشکەر بێت بۆ ئەنجامدانی ساختەکاری تاکو لایەنێک زۆری نەبەدەست بهێنێت و سزای لایەنەکان و پەرلەمانتارانی تری پێ بدات. هەموو لە ئاگادار دەکەن ناچین ژێربەرپرسیارەتی ئەوەی کە هەڵبژاردن بکرێ وەکو 2018 یا خراپتر بە تەزویر و ساختەکاری زۆرینەیەک دروست بکرێ بۆ خەڵکی پێ محاسبە بکرێ. ئێمە بەڕاستی لەگەڵ ئەوە نین و ئەم بەرپرسیارەتی مێژوو ناخینە سەر خۆمان. ئێمە بۆ زۆری نییە پارتی 45 کورسی زۆرینە نییە گەورەترین کوتلەی پەرلەمان نییە مەگەر ئەو یازدەی کە هەیە کۆتاکان و کەمینەکان کە ئێمە بۆیە دەڵێن بە کۆتاکان و کەمینەکان خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرن و تۆماری سەربەخۆی خۆیان هەبێت بۆ دیاریکردنی نوێنەرەکانی خۆیان چونکە ئێستا فەرموو پارتی بەی خۆی دەزانێ. ئەگەر وانین با ڕای بگەین کە ئێمە پارتی نین. یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگای گفتوگۆی دانەخستووە و جێگری سەرۆکی فراکسیۆنەکە دەڵێت دەکرێت بە گفتوگۆ بگەین با ڕێکەوتنێکی هاوبەش. هەروەها فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیش پێی وایە هەڵبژاردن ئیستحقاقێکی نیشتیمانیە و پارتی و یەشێتی لە هاوڵاتیانیان زەوت کردووە. ئێمە پێمانە ئەم یاسای لەگەڵ زەمەنی ئێستا ناگونجێەوە پێویستی بە هەموارکردنەوە هەیە لەسەر ئەم بنەما ئێمە 5 هێزی سیاسی لە ناو پەرلەمانی کوردستان کە توانم بڵێن نوێنەرایەتی زۆرینی دەنگدەرانی هەرێمی کوردستانەکەین داوای هەموار یاساکەین. هێزێکتر هەیە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ پێکاتەکان داواکەن کە ئەم یاسای نەخێر گۆڕانکاری ئەمە بوویتە گرفتێک لە نێوانماندا. بەڵام ئەم گرفتە قابلی چارەسەرکردنە چونکە ئێمە بڕوای نەگۆڕمان هەیە کام پرسا بێ بە سازانی هێزە سیاسیەکان بێ و لەم پرسە نابێ هیچ هێزێک بیر لەوە بکاتەوە کە ئیرادەی خۆی فەرزکات بەڵکو ئەبێ بە سازان نیشتیمانی ئەم پرسە چارەسەر بکرێت بۆ ئەمە بەسە ئێمە دەرگای گفتوگۆ کراوەیە. ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان سووری لەسەرەوەی کە هەڵبژاردن ئەبێ لە کاتی خۆیان بکرێت ئەوە استحقاقێکی نیشتیمانیە و لە هەمان کاتیشا ڕوونی دەکەین هەموو لایەک بە ئاگای هەینەوە کە ئەوە پارتی و یەکێتین نایانەوێت هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت و پێشتریش وتمان و پێشبینیشمان گوتمان ڕۆژگاری داهاتوو دەریەخا کێ لەگەڵ هەڵبژاردن لە کاتی خۆیان و کێ لەگەڵی نییە ئەوە تا سەلماندیان کە بە پەکخستنی پەرلەمان و بە کارانەکردنەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و بە هەموارنەکردنەوەی یاسای هەڵبژاردن ڕێگری ئەکرێتەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت. لە ماوەی ڕابردوودا چەند جارێک سەرۆکی فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کۆبوونەتەوە بە مەبەستی ڕێککەوتن لەسەر پرسی کۆمیسیۆن و یاسای هەڵبژاردن بەڵام نەگەیشتوونەتە هیچ ڕێککەوتنێک و سەرنجام پەککەوتنی پەرلەمان و ئیفلیتکردنی پرۆسەی سیاسی و ئەرکی چاودێریکردنی حکوومەتی بەدواداهات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.